سڵاوتان لێبێت بینەرانی کورسات نیوز. مناو ڕۆتۆفیقم لە ئەڵقێ شەوی پانۆراما پێتان گەیشتینەوە بۆ قسە باسکردن لەسەر دوا پێشاتە نوێیەکان لە ناوچە دابڕێنراوەکان لە هەرێمی کوردستان. دیارە ناوچە دابڕێنراوەکان لە هەرێمی کوردستان هەمیشە جێگەی تێڕامانە بۆ سەرجەم هێز و لایەنە سیاسیەکان هەم لە عێراق هەم لە هەرێمی کوردستان، چونکە عێراقیشی بچووکراوە لەو ناوچانە دەگوزارێت. بەڵام دۆخەکە بە گشتی زۆر کات دۆخیشی نالەبارە، بە تایبەت بۆ نەتەوەی کورد و بۆ خەڵکی کورد و بۆ خاوەن خاک و زەویوزاری کورد لە ناوچە دابڕێنراوەکان بە گشتی. لە ئێسادا دۆخ لەو ناوچانە چۆنە؟ پێشاتەکان چیمان پێڵن؟ کورد لەوێ چۆن خۆی ئامادە کردو بۆ مەڵبژاردانەی کە بەڕێوەیە؟ ئەو هاوپەیمانەتی کە پێگەێنرا لە نێوانی شێتی و زوتنەوەی گۆڕان تا چەند کاریگەری هەیە بۆ دۆخی ئەو ناوچانەوە بۆ خەڵکی کورد لە ناوچە دابڕێنراوەکان. پێکێنانی ئەو لێژنە هاوبەشانەی لە نێوان هێزی پێشمەرگی کوردستان و سوپای عێراق کە لەوێ پێکێنراوە ئەمانەت تا چەند کاریگەریان هەیە لە ڕووی ئاسایی و لە ڕووی ئەمنەوە. لە ئێستادا دۆخی ئەمنی لەو ناوچانە چۆنە و فشارەکان بۆ سەر خەڵکی کورد و بۆ سەر جووتیارانی کورد و بۆ سەر زەویوزاری کورد لەوێ چۆنە؟ ئەم شۆ گفتوگۆکەین لەسەر ئەم تەوەرانە و کۆمەڵی بابەتی گرنگتر پەیوەست بەو بابەتە بە میوانداری هەریەک لە میوانە بەڕێزەکانم مامۆستا حەسیب عەبدوڵڵا ئەندامی سەرکردایەتی شێتی نیشتیمانی کوردستان بەخێر بێ مامۆستا کە لە ستۆدیۆ لەگەڵمان سوپاس دەکەم. هەروەها کاک حەکیم عوبێد ئەندامی جڤاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان بڕیارە لە ستۆدیۆکانمان ئێستا لەگەڵمانە لە شاری کەرکووک. بەخێر بێ کاک حەکیم سوپاس دەکەم کە لە بەرنامەی پانۆراما لەگەڵمانی. مامۆستا حەسیب ئەگە سەرەتا لە جەنابتەوە دەست پێ بکەین. دیارە بە حکمەوەی کە بەڕێستان لە کەرکووکن و ڕۆژانە لەوێەوە کار و چالاشەکانی خۆتان وەکو ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو هەندێک لە بۆردەکانی یەکێتی لێوێ بەڕێوە بن، بەگشتی دۆخی ناوچە دابڕێنراوەکان و کەرکووک بە تایبەتی لە ئێسادا چۆن هەڵەسەنگێنن؟ بەڵێ سڵاوتان لێبێ، سڵاو لە بینەران. سپاس. دیارە کێشەی کەرکووک کێشەیەکی سیاسی، ئابووری، کۆمەڵایەتی زۆر ئاڵۆز و هەستیارە. ئێمە گەر بمانەوێ دەست بخەینە سەر برینەکان و کێشەکان پێناسە بکەین، ئەبێ بگەڕینەوە بۆ قۆناغی ڕابردوو، ئەبێ بگەڕینەوە بۆ پێش پرۆسەی ئازادی عێراق. دیارە لە ماوەی هەشتا ساڵی ڕابردوو حکومەتە یەک لە دوای یەکەکان هەر هەمویان ئەتوانم بڵێم بە یەک نەفەس و بە یەک نەهج و بە یەک بەرنامە ئیشیان کردووە بۆ کەرکووک و دژایەتی کوردیان کردووە لەو شارە و هەموو هەوڵەکانیان ئەوە بووە کە دیموقرافیای شاری کەرکووک بگۆڕن، ئیتر بە چەندین پرۆژە و بەرنامەی خۆیان و ئەتوانم بڵێم کۆتا حکومەتیان کە حکومەتی ڕژێمی بەعز بوو چەندە بە شێوازێکی مەدروس و بەرنامە بۆ داڕێژرا و دژایەتی کوردیە کرد لەو ناوچانە و تعریب بەردەوام بوو، کوردی بەدەرێنە، کوردی لەو شارە ڕاو ئەنا دەریە کرد و لە جێ ئەوان عەرەبی خواروی عێراقیەنە. دیارە ئەو شێوازە لە مامەڵەکردن لەگەڵ کووردا بەردەوام بووە بەداخەوە، ئێستاش ئاسەواری هەرماوە و ئێستاش ئەتوانم بڵێم لە بەردەم قۆناغێکی تری تعریب داین لە سەردەمی ئەم 4 ساڵەی کۆتایی کە لە دوای پرۆسەی ڕیفراندۆمەوە بووە. کەواتە توانین بڵین دۆخی کەرکووک ئێستا بەگشتی لە چ ئاستێکدایە؟ ئێستا کەرکووک لە ئاستێکی باشدانە. کەرکووک لە ئەتوانم بڵێم لە ڕووی خزمەتگوزاریەوە زۆر خراپە، لە ڕووی ئاو و کارەباوە زۆر خراپە، لە ڕووی سوتەمەنیەوە دیسانەوە خراپە، لە ڕووی مەلەفی ئەمنی و ئیدارەدانی شارەوە خراپە، ئیدارەیەکی خۆسەپێن خۆی سەپاندووە بەسەر خەڵکی شاری کەرکووکان، نەک تەنها کورد، عەرەب و بەشێک لە عەرەبەکان لەگەڵ تورکمان مەسیحی هەر هەمویان ئەمەیان پێڕەفزە و پێیان قبوڵ نییە و ئەوەندەش دەسەڵاتەکانی خراپ بەکاردێنێ، ئەوەنەی تر خۆی ناشرین کردووە لەلایەن خەڵکی کەرکووک و ناوچەکە. بۆ نمونە ئەگەر باسی خزمەتگوزاری بکەین تەنها بۆ لایەنێکە و ئەوانی تر فرامۆش کراوە، ئەگەر باسی دامەزراندن بکەین لایەنێک مەبەست لەوەی ناوچە کوردیەکان و ناوچەکانی دیکە جیاوازی هەر بەدەر لەوەی کە جیاوازیەکە لە نێوان کورد و عەرەب، لە نێوان تورکمان و عەرەب، لەناو عەرەبیشا ئەمە جیاوازی دروست کردووە، وەکو ئەمارەتێکی بۆ خۆی دروست کردووە. هەر ئەوانی کە لە دەور و پشتی خۆین و لە عەشیرەتی خۆین بەداخەوە پارێزگار بۆ بە پارێزگاری عەشیرەتێک و هەموو ئەوانی تر ئەم
ڕەخنەوگلەیەی کە ئێمەی کورد هەمانە ئەوانی گەندەڵی لە کەرکوک لە لووتکەدایە گەندەڵی لە کەرکوک لەو پەڕی بەهێزیایە و خزمەتگوزاری لەو پەڕی خراپیایە ساڵانە کەرکوک بودجەی بۆ تەرخانەکرێ بۆ پاکردنەوەی شار بۆ کەرتی کارەبا بۆ ئاو بۆ هەموو سێکتەرەکان هەموو ئەمانە هیچی نبینین و هیچی ناچێتە بواری جێبەجێکردنەوە و هیچ پرۆژەیەکی تازە نبینین لە کەرکوک کەرکوک لەوێنە گشتیەکە ئەی ناوچە دابڕێنراوەکانی دیکەش هەمان مینەتی و هەمان کاگاوڕێ ئێمە کە باسی کەرکووکەکەین کەرکوک وەکو نمونە کەرکوک دێنینەوە ئەگەر نا کەرکوک بەتەنهانیە ئەم معاناتانی کە لە کەرکووکێ لە هەموو ناوچە جێناوەکانەیە سەرڕای هەموو ئەمانش ئەمڕۆکە لە کەرکوک فراغێکی ئەمنی هەیە ئەو فراغە ئەمنیە ئەتوانم بڵێم ترس و دڵڕاوچەی دروست کردووە لای دانیشتوانی گوندەکانی داقوق و لە گوندەکانی دووبز و دەوروبەری و سەرگەڕان بەردەوام ئەو خەڵکە لە ترس و دڵڕاوچێدایە لە ئەوەی کە داعش لە هەر لە حزەیەکە لە هەر کاتێکە هێرش بکات ئەتوانێت هێرش بکات لەبەرەوەی ئەو فراغە ئەمنیە هەیە بەدەر لە هەموو ئەمانە کورد لە چەند حاڵەتێکی ترەوە لە دڵڕاوچەیە بە تایبەتی جوتیارەکان ئەو جوتیارانی کە دەغڵودانیان هەیە هەمیشە هەتا دەغڵەکانیان ئەدورنەوە هەتاکو ئەنجامەکەی هەڵەگرن بەروبوومەکانیان هەڵەگرن دەستیان لەسەر دڵیانە لەبەرەوەی هەوڵەدەن بیسووتێنن و هەوڵەدەن لە ناوی بدەن و زەویەکانیان هەتاکو چارەسەر نەکرێت لە بەغداوە ئەم زەویانە بەردەوام شەڕ و سراع و ململانی لەسەر دروستە بێ هەر ئەو نەزانی بەزەبی چەک دێنە سەر کوردەکان و لەسەر زەویەکانیان ئەبێتە شەڕ و دەریانەکەن و ئەمانیش مقاومەکەن ئەمانە وەکو چی ناوی بنێم ڕۆژانەم حاڵەتانە دووبارە ئەبێتەوە بۆیە کەرکوک خەڵکی کەرکوک لە حاڵەتێکی دەرونی خراپدایە دەست خۆشمامە ساحسی بەدێم و خزمەت جەنابەت بۆ کۆمەڵی پرسی گرنگتر لە ڕووی سیاسی لە ڕووی هەڵبژاردن لە ڕووی تەبایی نێوانلایەنەکان سوپاس دەکەم بەڵێ کاک حەکیم عوبێد ئەندامی جڤاتی نیشتیمانی زوتنەوەی گۆڕان دووبارە ساو دەبێت کە لە شاری کەرکوکەوە لەگەڵمانی لە بەرنامەی پانۆراما دیارە ئەوەی کە بە مەساحەسیبە ئەمەژەی پێدا ئەمە دۆخی کەرکوک و بەگشتی ناوچە جێناکۆکەکانە لە چوارچێوەی ئەو سیاسەتەی کە حکوومەتی بەغدا و لە بەرامبەریشدا هەندێک جار حکوومەتی هەرێمی کوردستان کە سیاسەتێکی کەم تەرخەمی پەیڕەوە کا بەرامبەری بەم دۆخە گەیشتووە خوێندنەوەتان بۆ دۆخی ناوچە جێناکۆکەکان و ئەو پێشاتە نوێیانی کە بەگشتی لەو ناوچانە دێتە ئاراوە چۆنە فەرموو بەڵێ سڵاو بۆ بەڕێست و بۆ بینەرانی کورسات نیوز دیارە وەزئی کەرکوک و ناوچە دابڕێنراوەکان وەزئێکە کە ئەم بارودۆخەی لە شاری کەرکووکە هەیە ئەبێ بگەڕێتەوە بۆ مێژوو حکوومەتە یەک لە دوای یەکەکانی عێراق هەموو کاتێ وەزئی کەرکووکیان لەبەر بارودۆخی هەم وەزئی نەوت کە لەم شارە هەبووە هەم وەزئی پێکاتەکان بەتایبەت کە کورد لێرە زۆری نەبووە کار لەسەر ئەوە کراوە چۆن وابکەن کورد بکەنە کەمینە ئەو بەتایبەت حکوومەتی بەعز کە دەسەڵاتی گرتوتە دەست لە عێراقا بە هەموو شێوازەیە کاری لەسەر ئەوە کردووە چۆن وەزئی کەرکوک لە ڕووی دیموگرافیەوە بگۆڕێ و بەڕاستی کارێکی جددی کردووە بەرنامە ڕێژ بۆ بە بەرنامە کاری لەسەرەوە کردووە کە وەزئی کەرکوک و ناوچە کوردستانە دابڕێنەوەکان بەعام ئەم منطقەیە گۆڕانکاری بەسەر بێنێ بۆ ئەوەی کە کورد بکاتە کەمینە بەڵام سەرەڕای ئەو هەموو زەخت و هەڵوێستە تند و نامرۆڤانەی بەعز بەڵام کورد لە هەموو کاتەیە لە شاری کەرکوک زۆری نەبووە بە ئێستاشەوە ئەمە وەزئی کەرکوک دوای ئەوەی کە لە 91 کوردستان ئازاد بوو و کەرکوکیش بۆ ماوەی هەفتەیەک ئازادی بەخۆیەوە بینی و ئیسپاتی کوردستانی بوونی کەرکوک و ناوچەکە کرایەوە دوای ئەوە خۆتان نەزانن وەزئی کورد ئەو ئیتفازە پیرۆزە ئەو وەزعە گۆڕانکاری بەسەرە هاتووە شکستی خوارد لە کەرکووکە هەرێمی کوردستان ئەتوانم بڵێم ئەو سێ شارە ئەو چوار شارەی هەرێمی کوردستان لە دوای نەوەتویەکەوە ئازادی بەخۆیەوە بینی و وەزعێکی وا هاتە گۆڕێ کە کورد لەو منطقەیە لە ژێر دەسەڵاتی کووردا بەڕاستی بەڕێوە بردێ بەڵام ئەم خەڵکە بە شەرەفەی کەرکووک لەو فترە زەمانیەشە لە دوای 91 تا 2003 هەموو کاتێ لە مەعاناتێکی گەورە بووە و بەعز بەڕاستی تەنجی پێڵچنیوە و دەسەڵاتداری ئەم شارە کە لە لای بەعسی بووە هەموو کاتێکاری لەسەر ئەوە کردووە کە کورد چۆن لەم شارە دەرپەڕێنێ و بیگوازێتەوە بۆ سلێمانی و هەولێر و ناوچەکانی تر دوای ئەوەی کە پرۆسەی ئازادی دەستی پێکرد لە 2003
بەداخەوە ئەمێ زۆر بە سەراحەت قسە لەسەرەوە بکەم فەرموو. ئەو ململێنە سیاسی کە هەمومان ئەیزانین لە بینی یەکێتی و پارتی کە لە هەرێمی کوردستان هەبوو بە شێوازێ لە شێوازەکانی تر گوازرایەوە بۆ کەرکووک کە ئەبوو کەرکووک و ئەم ناوچەیە بە دوور بێ لە ململانێ حزبی هەدەفی سەرەکی پرسی نەتەوەی نیشتیمانی بێ بەڵام ئەوە نەکرا واکرا کەرکووک هەمیسان بەداخەوە نەمانتوانی ئیدارەی کوردی کە ئەو فترە زەمانەی کە کەرکووکیشی بەڕێوە بردووە نەیتوانیوە کار لەسەر ئەوە بکات بە شێوازێک بتوانێ هەموو کورد لەژێر چەتری پرسێکی نەتەوەی نیشتیمانی کۆبکاتەوە و نەشی توانی یەک ڕیزیەکی تەواو لە بینی پێکاتەی کورد و وەلایەنە سیاسی حەشیم ینی ئێمەی کوردیش خۆمان ینی تاوانبارین لەوەی کە ئێستا دۆخەکە و ئاراسی ڕووداوەکان بەو شێوەیە کە دەگوزارێ لە ناوچە کێشە لەسەرەکان. من ئەمەوێ زۆر بە سەراحەت پێت بڵێم نەکرد ئەمەی کە ئێستا جەنابەت ئیشارەتت پێدا من پێم وایە لە مێژووشە ئینسان ئەکرێ بە واقعی قسە لەسەر ئەحداسەکان بکە پێم وانە هەموو کاتێک کە کورد پرسە نەتەوایەتیەکانی چارەسەر نەکراوە هەمووی دەستی دەرەچی تیا بوو بێ بەشێکی زۆری دەستی ناوخۆی خۆشی تیای بووە بە تایبەت ئەم فرسەتانەی کە بۆ کورد هاتە گۆڕێ بە تایبەتتر لە 2023 کە ئێمە زلهێزەکانی دنیا هاوکار و پشت و پەنامان بوون ئەکرا زۆر بە شێوازێکی باشتر بەڕاستی کەرکووک خزمەت بکرێ و ئاشتبوونەوەیکی جدی نەکە لە ناو پێکاتەی کورد لەگەڵ پێکاتەکانی تریشا بکرێ بەڵام جێگەی داخە ئەم هەنگاوە نەندریا ئەمیش کۆمەڵی هۆکاری هەیە دوای ئەوەش کە وەسعێکی تر هاتە گۆڕێ ئەو فترە زەمانەی کە داعش مووسڵ و سنوورەکانی تری گرت بە قارەمانەتی هێزی پێشمەرگا تواندرا داعش نەتوانێت ئەم شارە بگرێ و تەنانەت بتوانێت شوێنێکی تریش لە نزیکی شاری کەرکووک داگیر بکە ئەمە قارەمانەتی هێزی پێشمەرگە بووە بە هاوکاری هەم خەڵکی بە شەرەفی کەرکووک و هەم هێزە نێودەوڵەتیەکان بەڵام دەسەڵاتداری کوردی ئەمەشی نەتوانی وەکو پێویست استقلال بکە و بەکاری بێنێ بۆ پرسە نەتەوایەتیەکەی هەموو زلهێزە دەوڵەتە زلهێزەکان بە تایبەت ئەمریکا ئاگاداری دەسەڵاتداری کوردی کردەوە بە تایبەت پارتی دیموکراتی کوردستان کە ئەم ڕاپرسیە پێویستەکە دوا بخرێ بۆ کاتێکی گونجاو کە ئێمە بۆ خۆمان هەمومان لەگەڵ سربەخۆیی کوردستانین پێم وانە هیچ تاچێکی کورد کار لەسەر ئەوە نەکا کە ڕۆژێک کوردستان بەسەر بەخۆی ببینێ بەڵام ئەبێ کات و ساتی ئەو بڕیارێکی سەلیم بێ ئەو بڕیارێکی سەلیم نەبوو لەو کات و ساتەیە کە دۆستەکانیشمان ئاگاداریان کردینەوە بەڵام دیارە هەم دەسەڵاتداران ئەو بڕیارەشیاندا ئەوە بۆ دەرەنجامەکەشیمانبینی خاکی کوردستان 150 خاکی کوردستان ئێمە جارێکی تر لە دەست بدەین کە ئێستا وەزئی کوردستان مەبەستم وەزئی کەرکووک و ئەم ناوچانە بارودۆخێکی زۆر خراپتی ئەپەڕێ ئێستا دەسەڵاتداری کوردی لە شاری کەرکووک و لە ناوچەکە دەسەڵاتی نییە دەسەڵات لای پارێزگارێکە کە پارێزگارەکە بە کاتێکی ناتەبعی کراوە بە پارێزگار بە وکالەت و ئەوەش ئەتوانم بڵێم فرسەتێکی تر هەبوو بۆ کورد لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک کە ئەو کاتە هێشتا شەرعێتی مابوو ئەکرا پارێزگارێکی تر دابدرێت لەم شارەیە بەڵام ئەوەش کرا قوربانی مەساڵحی حزبی خەمی کەرکووک نەخورا من بەڕاستی ئێڵێم ڕاستە عێراق حکوومەتی فیدراالی عێراق کەم تەرخەمە بەرامبەر کەرکووک و ئەم ناوچانە بەڵام نابێت دەسەڵاتداری کوردی و حکوومەتی هەرێمی کوردستانیش خۆی بە بەرپرسیار نەزانێت لەسەر ئەم پرسانە من ئەپرسم تا ئێستا کەی ڕۆژێک مقاتعی کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی فیدراالی عێراق کرا لەسەر جێبەجێنەکردنی مادی 140 کەی ڕۆژێک لەسەر مستەحقاتی هێزی پێشمەرگا بەڕاستی کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران کوردەکان بەجیان هێشت ئەمە نیشانەی ئەوەیە کە زۆر جار قسەی بریقەدار ئەکرێ لە زۆر باشە هەنێ ڕاگەیانەوە بەڵام لە واقعە خزمەتی کەرکووک و خزمەتی ئەم واقعی کەرکووک ناکرێت دەست خۆشکاک حەکیمجان دواتر دێمە خزمەت جەنابەت مامەستا حەسیبە ینی بۆ نمونە ئەوە تا ئەمە واقعەکەی ینی ئەوەی کە دەگوزارێت لە کەرکووک و هەمیشە لە سەردەمانی شۆڕشەکانی کوردیش و پەیوەندیەکان و ئەو مفاوەزاتانی کە لەگەڵ حکوومەتە یەک لە دوایەکەکانی عێراق کراوە
ینی کەرکووک چەقی ململانەکان بوو و نەگەیشتن بە ڕێکەوتن هەمیشە لەسەر کەرکوو بووە بەڵام ئەین گرفتەکە ئەوەیە بۆچی لایەنە سیاسی کوردیەکان بە تایبەتی یەکێتی و پارتی وەکو مامۆستا حەشیم ئاماژەی پێکات ینی هەمیشە ململانێ و ناکۆشیەکانی خۆیان وای کردووە کە بگوازێتەوە بۆ ناو کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان و ئێمە بەشێکی زۆر لەو خاکە لەدەست بدەین ینی بۆ بڵێ کاگاوڕێ دیارە ئەوەی لە کەرکووک و لە ناوچە جێناوەکان بێت ئەزانێت لەو ناوچانە چی گوزەرە یعنی بەداخەوە لە 2017 لە پێش ڕیفراندۆم ینی خەڵکی کەرکووک هاواری کرد خەڵکە سادەکە هاواری کرد خەڵکە حیزبیەکە هاواری کرد ئەی هاوار ڕیفراندۆم مێن نە کەرکووک ڕیفراندۆم با تەنها بۆ کوردستان بێ با بۆ ناوچە جێناوەکان نەبێ ینی بەرچاومان ڕوون بوو کە ئەمە چۆنەڵێ قمارێکە و ئەی دۆڕێنین ینی تۆ لە کاتێکە ئێمە دەستمان بۆ ڕیفراندۆم برد یاخود سەرکردایەتی سیاسی کورد بڕیاری ڕیفراندۆمیدا کە تۆ ژێرخانی ئابووریت سەفر بوو کە تۆ تەنانەت خەڵک ینی برسی بوو خەڵک موچەکەی خۆی وەرناگرت بە تەواوەتی نیوە موچە و ڕوبع موچە و 3-4 ساڵ تۆ شەڕی داعشت کردووە کۆمەڵی قوربانی و شەهیدت داوە کە سوکاری شەیدان تۆ نەتوانی و مستحقاتی خۆیانیان بدەیتێ هەموو ئەمانە لە لووتکەیا بوو تۆ لەو کاتە سەرکردایەتی سیاسی کورد بڕیارێکی نامەدروسیدا بڕیارێکی ناکامڵیدا ڕیفراندۆمەکەم و دەوڵەت دروستەکەم من تەئیدی برای بەڕێزم کاک حەکیمەکەم لە مناڵێک بپرسە خەونی ئەوەی هەیە کە کورد ببێ بە خاوەن دەوڵەت کەرکووک کوردستانیە و ئەمە جەنابی مام جەلال بە بەڵگە بۆ یار و نەیاری سەلماندووە کە کەرکووک شارێکی کوردستانیە و هەرگیز دەستبەرداری ئەوە نابین بەڵام کاتەکەی تەوقیتەکەی زۆر خراپ بوو کاتێک کە دەستیان بۆ ئەم بەردە گەورەیە برد کورد قسەیە جوانیەڵە بەردی گەورە نیشانەی نەهاویشتنێتی دەستیان بۆ ئەم کەیسە گەورەیە برد دەستیان بۆ ئەم بابەتە برد یعنی خەڵکی کەرکووک ناچار کرا خەڵکی ناوچە جێناوەکان ناچار کرا کە هیچ خەیارێک و هیچ چارەسەرێکی تر لە بەردەمینەما فەرز کرا لەسەر کەرکووچیەکان ئەوەی کە بینیمان بە ماوەیەکی کورد چۆن نەتیجەی ئەم ڕیفراندۆمە شکایەوە بەسەر خەڵکی کوردستان بەگشتی و خەڵکی ناوچە جێناوەکان بە تایبەتی لە سەتا پەنجاویەکی خاچی کوردستانمان بە شەو ڕۆژێ ئێمە لەدەستدا یعنی ئەمە ئەو هەڵەیەیە کە ئەتوانم بڵێم هەتا ئەم لەحزەیەش کەرکووچیەکان باجی ئەدەن بەڵام گرفتەکەش ئەوەیە مامۆستا حەسیبانی دوای ئەم هەڵەی کە جەناب داماژەی پێدەی ینی هەڵەیەشی دیکە ئەوەیە کە پەیوەندێ ناتەندروستەکانی یەکێتی و پارتی وای کرد جارێکی دیکە ئەو ناوچانە بێتەوە بە قوربانی بەڕاستی ڕێک تەئیدی قسەکەی جەنابتەکەم لەبەر ئەوەی لە دوای ڕیفراندۆم و لە دوای ئەو شکستە گەورەی بەسەر کووردا هات فرسەت هەبوو یعنی فرسەت هەبوو لەبەرەوەی لستی برایەتیمانە بوو لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک لستی برایەتی لستی زۆری نەبوو ئەم لستە زۆرینەی ئەندامەکانی لە برادرانی پارتی پێکات بوو یعنی ئەکرا بە کۆبوونەوەیەک ئەم مۆزوعات چارەسەر بکرێت ئەکرا پارێزگارێکی کورد دابدرێ لەم پارێزگارە ڕەزا تاڵەی ئێستا زۆر باشتر بوو ئەگەر باشیشی نەکردایە دەسەڵاتەکانیشی مەحدود وایە دەسەڵاتیشی نەبووە خۆ تعریبی ناکردین خۆ خەڵکی دەرناکرد خۆ ئەمریکا ئێستا ئەمریکا ئەوانە دووبارە نابووە بەداخەوە ئەمە مێژوو نووسویەتی لایەنێکی کوردی بەرپرسیارە بەرامبەر خوا و بەرامبەر خەڵکو و بەرامبەر مێژوو کە بووە هۆکاری ئەوەی ئەم پارێزگارە بە وەکالەتە بسەپێنرێ و هەتا ئەمڕۆ تەمەنی درێژ بێ ئەوە ماوەی 4 ساڵە کە چەندە بە خراپە دەسەڵاتەکانی بەکاردێنێ و چەندە دژایەتی کوردەکە لەو ناوچانە و ئەگەر بۆیان بکرێ هەوڵەدەن بە تەواوەتی کورد لە کەرکووک نەمێنێت باشەگەر ئەو لایەنە کوردی ڕێگر بوو بێ ئەی بۆچی یەکێتی وەکو یەکێتی ینی فشار و ئەو کارتانی کە بەدەستێ وە بەکاری نێنا لەو ساتەیە کاک هاوڕێ ئەگەڕێمەوە سەر ئەوەی کە ئەڵێم زۆرینەی ئەندامەکان لە برادرانی پارتی بوون یەکێتی لەناو ئەو لیستە بوو بەڵام کەمی نەبوو دیارە ئەمەش بە دەنگدان یەکلا ئەکرێتەوە ئەبوایە برادرانی پارتی لەو کۆبوونەوەانە بەشدار بوون یەکێتی هەموو هەوڵەکانیدا فشاری زۆری دروست کرد کاندیدی گۆڕی یعنی کاتێک کە کاندیدێکی دانابوو بێتە پارێزگاری کەرکووک ڕازی نەبوون لەسەری ڤیتۆیان نەبوو ئەم کاندیدەی لابرد کاندیدێتری دانا بەمە ڕازی نەبوون کاندیدێکی بێلایەنی دانا یعنی تەنها لەبەرەوەی کورد بێ و بێلایەن بێ بەداخەوە هەموو ئەمانە ڕەفسکرایەوە اینجا شوێنی کۆبوونەوەکان یعنی تەسەور کە جێگای کۆبوونەوەکان کە چەندە بوو بە کێشە و چەندە بوو بە مشکیلە یعنی ڕازی نەبوون بێن لە ناو کەرکووک کۆبوونەوەیەک بکەن وە کورد لەم میحنەتەی ئێستا ڕزگار بکەن ئەمە مەسئولیەتێکی گەورەی و کەوتۆتە سەرشانیان بەڵام ئەوەی کە ئەمڕۆکە هەیە لە دوای 4 ساڵی ئەم ناخۆشیە کە بەسەرمانە هاتووە من با لە بیرمانە چێ هەر لە دوای 16 ئۆکتۆبەر لە 2010 هەڵبژاردنێک کرا هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کورد
بەشداری تیا کرد بەڵام پارتی دیموکراتی کوردستان بایکۆتی ئەو هەڵبژاردنەی کرد و پاشەکشەی کردهبوو نە کاندیدیان هەبوو نە بەڕستمی بەشداریان کردووە نەهانی خەڵکەکەیاندا بێتەوە لە کەرکووک بەشداری بکات بەدڵنیایەوە ئەوە زەربەیەکە بۆ کورد و بۆ کەرکووک لەبەرەوەی لە هەرێمی کوردستان چۆن چۆنی بەشداری هەڵبژاردنەکەی بەنەتیجە هەمووی کووردە مەبەستم چۆن چۆنی مەبەستم لایەنە سیاسیەکانە حزبەکانە بەنەتیجە هەمووی هەر کووردە باشە دوجار یەشێتی دەنگی باشیێنالێ بەڵام بەم کورسیانە یەشێتی توانی هەندێک مەلە وێگلا بکاتەوە خۆیان نەخێر ئەویش نەیتوانی بیکە یەکێتی توانی لە کەرکووک لە 150 کورسیەکان بەدەست بێنێ 6 کورسی بەدەست هێنا بەڵام ئەمە سەوتی حەقیقی کورد نییە لەو شارە لەبەرەوەی ئاماژەمان پێکرد پارتی نەکاندیدی بوو نەبەشداری کردبوو نە خەڵکەکەی خۆشییانەدا بەشێک لە خەڵکی کەرکووک ئەوانی کە مۆزەف و یا فەرمانبەری پارتی دیموکراتی کوردستانن لە کەرکووک نین و بەعازی حزبەکان کەرکووکیان بەجێشتووە ئەمە زەربەیە گەورە بوو دوایەوە لە بیرمان نەچێ ئێمە لە ڕابردوو حزبەکانی تر بەشداری هەڵبژاردنەکانیان کردووە جگە لە یەکێتی و پارتی هیچ حزبێک نەیتوانیوە کورسی بەدەست بێنێ ئەمەش تەنها دەنگی کوردی فەوتانوە لەو ناوچانە و زەربەیەکی لە کورداوە بۆیە ئەتوانم بڵێم ئێستا لەم قۆناغا کە قۆناغێکی زۆر هەستیارە قۆناغێکی زۆر چارە نووسازە بە تایبەتی بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان قۆناغی دوای کۆنگرەیە کە کۆنگرە دروشمی نوێبوونەوەی هەڵگرتە بوو و فۆرم و هەیکەلیەتی یەکێتی نیشتیمانی کوردستان نوێ بۆتەوە ئێمە ئێستا لە بەردەم ئەم هەڵبژاردنەین و بە گرنگە کورد بزانێت چۆن بەشداری لەم هەڵبژاردناکە و گرنگە کورد هەوڵ بدات بزانێت لەگەڵ بەغدایە چۆن مامەڵاکە لەبەرەوەی گەیشتینە ئەو بڕواایە گەیشتینە ئەو قەنەعەتەی کە کێشەی کورد نە لە هەولێر چارەسەرەکرێن لە پایتەختەکانی وڵاتانی دەوروبەر لە هیچ کامیان چارەسەر ناکرێت تەنها لە بەغداوە لە بەغداوە ئێمە توانین ململانەکانمان بکەین شەڕ و فشارەکانمان بکەین و لە بەغداوە ئەبێ داوای مافی خۆمان بکەین دەستخۆش مامۆستا حەسیبە کاک حەکیمیانی وەکو مامۆستا حەسیبە ئاماژەی پێدا ئێمە لە عێراق بەگشتی و لە ناوچە جێناوەکان چاوەڕێی پێشاتێکی گرنگژین ئەویش کە هەڵبژاردننی پێشوەختەی ئەنجومەنی نوێنەرانی عێراقەکە بەڕاستی ئێمە بۆ زۆربەی لایەنەکانی عێراق و هەرێمی کوردستانی ژە ناوچە جێناکۆکان گرنگە و چارە نووسازە یعنی ئێمە قابلی قبولکردن و قسەکردن نییە لەسەری ئێستا ئەوەی کە کراوە ئامادەکاریشی تا ڕادەیەک باش کراوە لە نێوانی یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان بە پێکێنانی هاوپەیمانێتیەک بۆ چوونە ناو ئەم هەڵبژاردنەوە بەڕای جەنابەت وەکو ئەندامی جڤاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان تا چەند ئەم لێک نزیکبوونەوەی گۆڕان و یەکێتی لە بەرژەوەندی خەڵکی کەرکووک و دەنگی کەرکووک و کورد بە تایبەتی لە ناوچە جێناکۆکانە بەڵێ من پێش ئەوەی کە وڵامی ئەو پرسیارە بدەمەوە من پێم وایە بۆ هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراق هەم بۆ وەسعە سیاسیەکەی دوای ڕوخانی بەعەز هەر لایەنێکی سیاسی هەر پێکاتێک بایکۆتی ئەمەلی سیاسی بکە لە عێراقا بە تایبەت هەڵبژاردنەکان من پێم وایە یەکەم زەربە لە پێکاتەکەی خۆیەدا بۆ نمونە گەر بگەڕێنەوە بۆ مێژوو ئەبینین یەکەم تەشکیلەی حکوومەتی بڵێن مەلیکی کە لە عێراقا دەست بەکار بووە شیعە بایکۆتی ئەمەلی سیاسی عێراقی کرد بینیتان چەند زەمنێک ڕۆیشت بەسەرا شیعە بێدەسەڵات بوو لە عێراق ئەمە ئەوەمان پێ ئەڵێ هەر کاتێک تۆ بایکۆتی ئەمەلێکی سیاسی بکەی و بەدیریشن دەبێ بۆ بایکۆتەکەت معنای وایە یەکەم زەرەر لە پێکاتەکەی خۆت دەدەیت بۆیە ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان و وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بەرنامەمان هەروە بۆ دوای ئەحداسەکانی 16 ئۆکتۆبەریش کەرکووک جێنهێڵین و لە ناو کەرکووکە برەو بەکاری سیاسی خۆمان بدەین و چۆن کارمان کردووە زیاتر خۆمان ماندوو بکەین بە کاری ناو کەرکووک و جەماوەری کەرکووک و بە تایبەت پێکاتەی کورد دیارە هەر ئێمە نەبووینە لەم وەسعی سیاسی کە بەشدار بووینە لە ناو شاری کەرکووک مەبەستم بزوتنەوەی گۆڕان و یەکێتی لایەنە سیاسیەکانی تریش کە ئێستا لێرە وجودیان هەیە و بارەگایان هەیە ئەمانیش بە هەمان شکڵ بەشدار بوونە لەگەڵ ئێمەیە بە یەکەوە کارمان کردووە لەم شارەیە تەنها پارتی دیموکراتی کوردستانە کە پێی وا بووە دوورە لەو ئەمەلیەیە و پێی وا بۆ کەرکووک داگیر کراوە من بۆ خۆم پێم وایە ئەگەر کەرکووک داگیر کرابێ شوێنەکانی تریش بە هەمان نەفەسی
کەرکووکە جا مووسڵ بێ مەغمور بێ هەموو شوێنەکانی تر تۆ ناکرێ بەڕاستی لە کەرکووک تەعاملێ بکەیت و لە شوێنێکی تر تەعاملێکی تر بکەیت پێویستەکە لە ناو شاری کەرکووکەوە بەیەکەوە بتوانین ئەو وەسع سیاسی کە تووشی کەرکووک بووە هەمومان بەیەکەوە بەیەک دوایە ئەو سیاسەتی کە پارتی دیموکراتیکا لە بەرامبەر کەرکووک سیاسەتێکی ئامانجدارە یاخود دووفاقیە من پێم وایە من کێشەکەم ئەوەیە ئێستاش بەداخەوە ئەوە ئەخوێنمەوە بە هیوای ئەوەم وچە نەزەرەکەی من غەڵەت بێ من ئێستاش ئەو زەنگانەی کە ئەبینم لە لای برادرانی پارتیەوە کە لێ ئەدرێ بە هەمان شێواز باس شتی تر ئەکرێ ینی هەنگاو بۆ ئەوە بدرێت دووبارە شتێک بدۆزرێتەوە دووبارە مقاتەعەی هەڵبژاردنەکانی کەرکووک بکەن و ئەگەر بێت و ئەمە بکەن نیشانەی ئەوەیە دووبارە پێکاتەی کورد بەتایبەت لەم شارە باجێکی تری ئەداتەوە وەکو دای بۆیە ئەبێ پارتی دیموکراتی کوردستان لەو بابەتە وەکو پرسێکی نەتەوەی نیشتیمانی کەرکووک و ناوچەکان تەعاملی لەگەڵا بکرێ و لەگەڵ هەموو لایەنە سیاسیە کوردیەکان بە جیاوازی بیر و ڕاکاریش لە نقطەیەکە یەک بگرینەوە ئەویش بەڕاستی کەرکووکە و پرسی کەرکووک و ئەم ناوچانەیە کە ئەمە ئەرچی سەرشانی هەموو لایەنە سیاسیە کوردیەکانە بەبێ جیاوازی ئێمە بێمە سەر پرسیارە پێم وایە نزیک بوونەوە و ئەو هاوپەیمانەی کە ئەمڕۆ لە بینی بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان خۆشبەختانە ئیمزا کرا و ئەعلان کرا ئەمە هەنگاویی تازە نییە ئەمە سەرچاوی لەوە ئەگرێکە بەڕێزان مامجەلال و کاگنۆشیروان مستەفا کە لە داباشان ڕێکەوتنێکیان کرد ڕاستە ئەو ڕێکەوتنە بە سەراحەت بیڵێم ئێمە نەبووینە سەبەبکاری کە سەرکەوتوو نەبوو بەڵام ئێستا وا دووبارە هەنگاوێکی زۆر گەورە نراوە من پێم وایە ساڕێژی ئەوەشەکە کە ئەو ڕێکەوتنە نەهاتە بەرهەم کورد بەهێزەکان لەو ناوچانە من وەکو شخصی بەڵێ کورد بەهێزەکان لەو ناوچانە بە دیاریکراوێم ڕێکەوتنە ویستم بێمە سەر ئەوەت ئێمە ئەو ڕێکەوتنەی کە ئێستا بەڕاستی ئیمزامان کردووە ڕێکەوتنەکەی یەکەم هەنگاوی ئێمە بۆ هەدەف لە ڕێکەوتنەکەی بینی بزوتنەوەی گۆڕان ئێمە و یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمە سەرچاوەکەیەتی ئێمە ئەمانەوێ هەم لە هەرێمی کوردستان خزمەتێکی گەورەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و بە تایبەتتر لە کەرکووک و لە ناوچەدا بڕێنراوەکان کە قۆناغێکی زۆر دژوار و ئەرچێکی نەتەوەی گەورە لەسەر ئەم دوولایەنە سیاسیە تەسجیلەکە ئەمە سەرچاوەی بەڕاستی ئەم ڕێکەوتنەوەیە ئەم ڕێکەوتنەیە ئەم ڕێکەوتنە کار لەسەر ئەوواکە کە نەکەر ئێمە لە کەرکووکە بەهێز بێخ بەبستم پێکاتەی کورد و هەوادارانی یەکێتی و هەوادارانی بزوتنەوەی گۆڕان بزەبت خزمەتێکی زۆری تەنانەت لایەنە سیاسیەکانی تریشەکە ئێمە پێمان خۆشە پێمان وایە وەرەقەی زەخت ئەوەی کە بتوانێ ئەو گۆڕانکاریانە لە کەرکووک چارەسەر بکە یەکگرتنی لایەنە سیاسیەکانە لە قۆناغێک بە تایبەت ئەوەی کە پەیوەندی بە هەڵبژاردن و ئەوەی پەیوەندی بە تایبەت کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکانە ئەوەی ئەو هەنگاوی کە ئێستا بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان ناویانە خزمەتێکی گەورەی بە ناوچەدا بڕاوەکان و کەرکووک بە تایبەتیەکە ئێمە لەم بیرکردنەوەی هەستی نەتەوایەتیەوە هەنگاومان ناوە بۆ ئەم ڕێکەوتنە و ئەم ڕێکەوتنە من پێم وایە قۆناغێکی تازە دێنێتە گۆڕێ هەم بۆ هەرێمی کوردستان هەم بۆ کەرکووک لە دووسێ لاوە یەکیان ئەوەی کە ئێمە بۆ خۆمان وەکو زوتۆی گۆڕان باوەڕمان وایە چارەسەری کێشەکان لە ڕێگای عێراقەوە بێ و یەکێتی نیشتیمانی کوردستانیش هەمان بیرو بۆچوونیەیە و ئێمە ئەو کێشانی کە لە هەرێمی کوردستانیش هەیە ڕوئیاکانمان بەڕاستی ئەوەندە لێک نزیکە بۆ چارەسەری کێشەکان بۆیە ئەم ڕێکەوتنەی ئێمە پێمان وایە خزمەتێکی گەورەی بەڕاستی میلەتەکەمانەکە و ئەو لە ئەو لایەنە سیاسیانەی تریش بە تایبەت یەکگرتوو کۆمەڵ کە دیارە تەفاهومێکیان هەیە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەمەش هەنگاوێکی ترە بە تایبەت لە کەرکووک بۆ چارەسەرکردنی کێشەکان چەندێک کورد ویلایەنە سیاسیە کوردیەکان لە ناو شاری کەرکووک یەک دەنگ و یەک ڕنگ بن من پێم وایە چارەسەری کێشەکانی کورد لەم شارە باشتر ئەچێتە پێشەوە چارەسەری ئاسانترە بێ و عەرەب و تورکمانیش حسابێکی تر بۆ بەڕاستی پێکاتەی کورد و بۆ لایەنە سیاسیە کوردیەکانەکەن دەست خۆشکاک حەشیم سپاس دەکەم مامۆستا حەسیبە ینی بۆ نمونەوە تا ینی قسەکردنەکە بۆ ئاراسەیە کە ئەگەر کورد تەباو یەکگرتوو بێت هەمیشە لە هەرێمی کوردستان و ناکۆشیەکانی وەلا بنێ و نێو ماڵی خۆی قایم بکات
ئەتوانێت ئەوەی کە هەیەی و ئامانجێتی بەدەستی بێنێت. پێتان وایە یانی ئێستا لە هەرێمی کوردستانیش ئەو ئەرزیەتە فراهەم کراوە کە لایەنەکان لێک نزیک بن وەک یەکێتی و گۆڕان چۆن ئێستا هاوپەیمانێتیشان پێگەیناوە سەرجەم لایەنەکانی دیکە هاوپەیمانێتیشی فراوان پێک بێنن بۆ بەدەستێنانەوەی ئەو ناوچانی کە لە دەستمان ناوە لە ڕابردوو لە ناوچە دابڕێنراوەکان. سەبارەت بە پرسیارەکەت کاگاوڕێ دیارە ئێمە لە ڕابردوو وەکو کورد زەرری زۆرمان کردووە لەبەرەوەی پەرتەوازە بووینە لەبەرەوەی هەرکەسە و بۆ خۆی بووە لەبەرەوەی ناوماڵی کورد ڕێک نەخراوە ناوماڵی کورد پەرتەوازە بووە و باجەکەشیمان زۆر بەوازحی داوە لە هەرێمی کوردستان ئەگەر تەحالوف هەبێ یان نەبێ ڕەنگە ئەمە بابەتێک بێ خۆزگە ئەم تەحالوفەی کە ئێستا هەیە لە نێوانی یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان ئەوە لێک تێگەیشتن هەیە لەگەڵ کۆمەڵی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامی خۆزگە پارتی دیموکراتی کوردستانیش ئاهاتە ناو ئەم هاوپەیمانێتیە هەر نەبێ بۆ ناوچە دابڕاوەکان دیارە کێشە و ململانیەکان لە ناوچە دابڕاوەکان جیاوازە لە کێشە و ململانیەکان لە هەرێمی کوردستان. دڵنیام منشۆ بەسەکەم ئەوە بوو کە تۆ لێرە تەبابیت یعنی ئاسانترە لەوێ ڕێکەوتن. کاک هاوڕێ ئێمە ئەگەر لە ناوچە جێناکۆکان هاوپەیمانەتەکەمان بەهێز بێ و نێو ماڵی کوردمان یەک خستە بێ و یەک کوتلەی بەهێزمان هەبێ لە بەغا دەنگمان لێرە بێ ئێمە لە بەغدا چەندە کوتلەکەمان کوتلە دیارە قووەتەکە لە چیە لە ژمارەی کورسیەکانە ئێمە چەندە ژمارەی کورسیەکانمان زیاتر بێ لەوێ دەنگمان بیستراوە بێ جۆمان لێ ئەگرن و بە هەند وەریەگرن و حسابێکی تایبەت بۆ کوردەکەن کە کورد ئەتوانێت کێشەکانی نێوان ئەوانیش یەکلا بکاتەوە یعنی هانای بۆ دێنن چۆن ئەڵێ تەنازولی بۆ ئەکەن بەڵام ئەمەی کە تا ئەمڕۆ کە نەمان کردو و تایە زەرمەند بووینە ئەوەیە کە نەمانتوانی هاوپەیمانێتیەکی بەهێزمان هەبێت دیارە ئەم هاوپەیمانێتی کە ئەمڕۆکە کراوە ئەگەر بۆ هەرێمی کوردستان یەکجار گرنگ بێ و قازانجی لێ بکە ناوچە جێناوەکان ئەتوانم بڵێم دووجار و چەندین جار قازانجی لێکە لەبەرەوەی ئەمە ڕێگاگرێ لە فەوتانی دەنگی کورد من هەرچەندە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان دوو حزبی سیاسی لەسەر ساحەی هەرێمی کوردستان لەسەر ساحەی سیاسی منافسی یەک بن بەڵام لە کەرکووک من وا بیر ناکەمەوە من لە کەرکووک تەمەنا ئەەکەم کورسیەکی تورکمانێکی جەبهەی تورکمانی و شۆڤێنی تورکمانەکانی کە کوردی قبول نییە لەو شارە من حەزەکەم ئەو کورسێ بۆ تورکمانە بێ حەزەکەم بۆ پارتیەکە بێت بۆ برادرانی پارتی بێ لەبەرەوەی بە نەتیجە کووردە و دەنگی کورد لەو شارە زیادەکە و بە هەمان شێوە بۆ عەرەبانی کە بەردەوام من لە تعریب و هەوڵی سڕینەوەی کوردبوونی ئێمادەن هەوڵی دەرکردنی ئێمادەن هەوڵی جایەتیکردنی ئێمادەن من حەزەکەم ئەو کورسێ ئەو نەی بە بەڵام ڕۆحیەتە جوانە ئەگەر هەبێت لە نێوان هەردوو لایە بەڕاستی ینی ئەمەنایەگەر بۆ هەردوو لای باشە ئەگەر ئەمە نەبێ کورد خۆی تایە زەرمەندە بێ ینی سە سەیری ئەم هاوپەیمانەتی هەیە ئەمە بۆتە جێگای ئومێد ینی بە قەنەعەتی من فرسەتێکی زێڕین هاتوۆتە پێشەوە لە بەردەمانە ئەویش هەڵبژاردننی پێشوەختەی پەرلەمانی عێراقا دەبێت کورد بە شێوازێک خۆی بۆ ئامادە بکەوە ڕێگا نەدات یەک دەنگیش بفەوتێ ینی ئەو هەنگاوانە چییە کە پێویستە کورد بیکە ئەم هاوپەیمانەتی کردوێتی ئەمە با کەس واتێ نەگات ئەمە دژی لایەنێکە و دژی حزبێکی سیاسیە نەخێر ئەمە بۆ تۆکمەکردنی ناوماڵی کووردا بۆ ڕێخستنەوەی ناوماڵی کووردا و بۆ زیادکردنی دەنگ و بە نەتیجە زیادکردنی ژمارەی کورسەکانی کورداش خزمەتکردنی خەڵکی کووردە لە کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان لەمێ ئەو پرسم لە بەڕێزیانی تا چەند خەڵکی و ناوچانە دڵخۆشن بەم هاوپەیمانێت چکە لە ڕابردوو بەڕاستی ینی ئەمە نایشارنەوە گلەیان زۆر لە یەکێتی نیشتیمانی کوردستانە بوو لە لایەنەکانی دیکە هەبوو کە بەتەنگ داواکانی ئەوانەوە نین و پەرۆژین بۆ چارەسەرکردنی کێشەکانیان بەڕاستی دیارە یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە خۆی بە خاوەنی ئەو ناوچانە زانیوە بە حکمیەوەی کە زۆری نەبووە و هەموو کات زۆرینەی کورسەکانی پەرلەمانی یەکێتی نیشتیمانی کوردستان بەدەستیەناوە و لەگەڵ خەڵکەکە بووە و شانی داوەتە بەر ئەو مەسئولیەتەی کە لەسەر شانێتی یەکێتی نیشتیمانی کوردستان پێشتریش لە ڕابردووش هەوڵی یەکلیستی داوە هەوڵی تەحالوفاتی داوە بەڵام بەداخەوە لایەنی بەرامبەر لەسەر شتێکی زۆر بچکۆلا لەسەر بیانوویەکی ناڕەوا لەسەر سەرۆکی لیستەکە هەر جارەوە بە بیانوویەک ئەم لیستیان هەڵوەشانێتەوە ڕەنگە برای بەڕێزم کاک حەکیم شایەتی قسەکانم بێت بەڵام ئەوەی کە ئەمڕۆ هەیە لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان ئەمە ئیجبارمانەکە هەموو تاکێک هەوڵ بدا بۆ سەرخستنی لیستی هاوپەیمانی لیستی هاوپەیمانی قازانجمان زۆر پێگەینێ من نمونەت پێڵێم ئێمە لە هەڵبژاردننی 2010 هەڵبژاردننی 2014 2010 هەموو هەڵبژاردنەکان دووس خورمات و کە ناوچەیەکی گەرمی کوردستانیە و خەڵکەکەی بەردەوام لە بەردەم هەڕەشە و ململانێ و تعریب و کۆمەڵێک گرفتابوونە یەکێتی نیشتیمانی کوردستان لەوێ
کاندیدی هەبوو بەڵام کاندیدەکەمان دەرنەچووە کاندیدەکەمان سەر نەکەوتووە لەبەرەوەی لایەنەکانی تریش کاندیدیان نەبووە ئەمە وای کردووە دەنجی کورد پەرتەوازە ببێ ئەمە وای کردووە دەنجی کورد بفەوتێ وە کورتایە زەرمەند بێ ئەمجارە ئومێدمان هەیە لە سەلاحەدین کە دووس خوڕماتووە کاندیدی کورد لەوێ سەر بکەوێ لە زۆر لە دیالش بە هەمان شێوە بەڵێ لە زۆر شوێنی تر ئێمە ئومێدەکانمان وایە بۆیە ئومێدمان لەسەر ئەمە هەڵچنیوە دیارە بزوتنەوەی گۆڕان لە هەموو هەڵبژارنەکانی ڕابردوو کاندیدیانەوە بەڵام بەداخەوە تەنها دەنگەکانیان نەگەیشتە ئاستی کورسیە دەنگکان فەوتاوە یەکگرتووی ئیسلامی کاندیدی هەبووە بەڵام دەنگکان نەگەیشتە ئاستی کورسیە ڕۆشتووە بە هەمان شێوە کۆمەڵی ئیسلامی بۆیە ئەمجارە ئێمە ئومێدەکانمان لەسەر ئەو ئەساسەیە کە ئەم تەحالوفا ڕێگانادا دەنگی کورد بفەوتێ لە بەرامبەرەوەی کە دەنگی ئێمە زیادە بێ دەنگی نارەکانمان کەمە بێتەوە بەڵێ بە دڵنیایەوە ئەم هاوپەیمانەتیەوە ئەم لێ تێگەیشتە ئێمە ئومێدمانە کرد دووبارەیەکەمەوە بۆ ناوچە دابڕاوەکان هەموو کورد بیتوانایە بە یەک هاوپەیمانێتی بێ بەڵام ئەمەی ئێستا کراوە بەڵێ ئەمەی ئێستاش کراوە هەنگاوێکی گەورەیەوە لە خۆناغێکی زۆر چارە نووسازە لەبەرەوەی ئێمە زۆربەی ڕێگاکانمان تاقی کردەوە لە غەیری چی ئەتوانێت مواقع بگۆڕێ لە بزوتنەوەی گۆڕانە پرسی لە کەرکووک و لە ناوچە جێناوەکان بە مواقع ڕازی نیە لە ئیسلامیەکانە پرسی پێی ڕازی نیە لە شوعی و سۆسیالیست و لە چێ ئەپرسی ڕازی نیە لە یەکێتیەکان کەس بەم بارودۆخە ڕازی نیە کە ڕازی نیت دەیفەرمووە بابەیەکەوە بیگۆڕین چی ئەیگۆڕێ ئەم بارودۆخە زەمەنی هێز بەسەرچوو هێزەکانمان دیارە لە سنووقەکانی دەنگدانە هێزەکانمان لە ژمارەی کورسیەکانمانە وەرە با ژمارەی کورسەکانمان زیاد بکەین بتوانین بە قانون بە یاسا کاتێک کە کورد لەو شارە زۆرینەی کورسیەکانی بەدەستێنە دیارە لە هەڵبژاردننی ڕابردوو تەنهایەتی نیشتیمانی کوردستان توانین نیوەی کورسەکانی ئەو شارە بەدەست بێنێ ئێمە ئومێدمان زۆرە ئەمجارە برادرانی بزوتنەوەی گۆڕان کە لە ناو هاوپەیمانێتیەکان ئەوانش کورسێک بێنن ئێمە تەمە ناکەین پارتیش بتوانێت کورسێک بێن بە نەتیجە ببێتە کورسی کورد و لە بەغدا بتوانین وەکو کوتلەیەکی بەهێز بۆ قورسایی و بۆ سەنگی کورد ئەمە زۆر گرنگە و ئەم واقعی کە سەپێنراوە بەسەرمان ئەم پارێزگارە بە وەکالەت و ئەمانە هەمووی تەنها بە نەتیجەی هەڵبژاردن ئەمانە یەکلا بێتەوە وە کورد ئەتوانێت ئەو مەترسیانەی لە سەرەتی بیڕەوێنێتەوە کاتێک کە ئێمە دەنگمان دلێر بوو کاتێک ئێمە ژماری کورسەکانمان زیاتر بوو دەتوانین ئەو کاتە لە بەغداوە چارەسەری کێشەکانمان هەوڵ بدەین فشار دروست بکەین بۆ جێبەجێکردنی دەستور بۆ جێبەجێکردنی مادەی 140 ئێمە گەر بتوانیمان مادەی 140 جێبەجێ بکەین کە مادەیەکی دەستوریە بەداخەوە لەبەرەوەی کورد یەکدەنگ نەبووە نەمانتوانیوە تا ئێستا فشار لەسەر بەغدا دروستکەین قەناعەتیان پێبێنین یان ناچاریان بکەین مادەی 140 جێبەجێ بکەن کە مادەیەکی دەستوریە و مادەیەکی قانون بەڵام ئەم جارە ئەگەر ئەمە بکەین ئێمە بەشێک لە کێشەکانمان ئەڕەوێتەوە کێشەی زەویوزار بتوانن ئەمە بکەن بەڕاستی یانچکە ئەمە گرنگە وەکو خۆتە ئاماژەت پێدا بۆ ئەو ناوچانەوە بۆ کورد و بۆ سنگ و قورسایی کوسپاسەکەم دواتر دێم و خزمەتێ بۆ دواوتە مامۆستا حەسیبە کاگێ حەشیم ینی هەمیشە یعنی زۆرێک لە چاودێرانی سیاسی و لایەن سیاسەکانی ژوە هەردوو بەڕێستان ئێستا هەم جەنابێت هەم مامۆستا حەسیبە لە سەرەتای بەرنامەکەش ئاماژەتان پێدا کە ینی میحوار یاخود چەقی چارەسەرکردنی کێشەی ناوچە جێناکۆکان مادەی 140 و بەغدایە بەڵام بیرمان نەچێ هەمیشە کارتێکەرە دەرەکیەکان و دەستێوەردانە هەرێمایەتیەکان و بە تایبەتی تورکیا و هەندێک جاریش ئێران یعنی ئەمانە زۆر کاریگەریان هەبوو لەسەر چارەسەرنەکردنی ئەم دۆخە بەڕای بەڕێستان لەم دۆخی کە ئێستا دەگوزارێت و لەم قۆناغی کە ئێستا ئێمە پێدا تێپەڕەبین کارتێکەری دەرەکی و دەستێوەردانی وڵاتانی هەرێمایەتی تا چەند کاریگەریان هەیە بۆ مەترسیەکانی سەر قۆناغەکە بەڵێ دیارە ئێمە ئەوەمان نەشاردوێتەوە هەموو کاتێ هێزە ئەقلیمیەکان دەور و تەسیراتی خۆیان هەیە و تەداخلاتیشیان هەیە بەڕاستی بەڵام یەکەم هەنگاو بۆ ئەوەی کە تۆ ڕێگا لەو تەداخلاتانە بگری ئەبێ ماڵی خۆت ڕێکخیتەوە ئەبێ کورد دووبارە بەڕاستی بە ڕێخستنەوەی ماڵی خۆیان بچێتەوە و ماڵی خۆی لە ئامی کوردستان ڕێک بخاتەوە و بە تایبەتتر لە کەرکووک و لە ناوچەدا بڕێدراوەکان ئەم هەنگاوێک کە ئێستا بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان ناویانە هەنگاوێکە بۆ ئەمە من پێم وایە لە دوای ئەم هەڵبژاردنەوە قۆناغەکان ئەبینین کە وەزئی کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان گۆڕانکاری بەسەرادێ بە تایبەت کە ئەم دوو هێزە توانیان وەزئی ئینتخابیەکە گۆڕانکاری خەریتەکە بگۆڕدرێ عێراقیش حسابێکی تر لەگەڵ وەزئی کورد و کەرکووک و ناوچەکەکە ئەمەی پێم وایە ئەگەر ئێمە بمانوێت ڕێگا لە هێز ئەقلیمیەکان بگرین تەداخلاتی زیاتر بکەن
ئەوەیە کە ئەبینی تۆ زلهێزەکانی دنیا کە پێت ئەڵێ ئەمە چارەسەری کێشەکانە تۆ پەنا مەبەر بۆ ڕاپرسی 3 ساڵ ڕاپرسی تەجیلکە تۆ دەی عەکسی تەیاری ئەو ئیشەکەی تۆ گەر بە هیچ شێوەیە تەنسیقێک و هاوکارێک نەبی لەو پرسەکە پەیوەندی ڕاستەخۆی بەخۆتە زەرمەندی یەکەم پێکاتەی کورد و کوردستان و کەرکووک و ناوچە دابراوەکان بوونە سوتەمەنی ئەو بڕیارە تۆ جۆکە لە هێزە نێودەوڵەتیەکە و ئەو دەوڵەتانە نەگریکە لەو نەوەتویەکەوە ڕاستە و خۆ پارێزگاری لە کوورد دەکەن خەتی 36یان دانا بەس بۆ ئەوەی کە دەوڵەتی داگیرکەری بەعز نەگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان تۆ لەوە جۆڕاگرنیت و عکسی تیارەکە کارەکەی بێتە ئەکیید باجی ئەدەیتەوە یەک لە هەنگاوەکانی تر کە ئێستا زۆر بە ئاشکرا هێزە نێودەوڵەتەکە پێت ئەڵێ تۆ تا ئێستا لە چوارچێوەی عێراقی پێویستەکە چارەسەری کێشەکانت لەگەڵ حکوومەتی فیدرالی عێراق بکەین نەک لە دەگەڵ دەوڵەتێکی تر و پایتەختێکی ترا بۆیە ئێمە و یەکێتی نیشتیمانی کوردستان بە عەمەلی ئەمانەوێت کار لەسەر ئەوە بکەین کە لەگەڵ حکوومەتی فیدرالی عێراقی لەسەر هەموو کێشەکان چ کێشەکانی هەرێمی کوردستانە چ کێشەکانی کەرکووک و ئەم ناوچان دابڕاندراوەکانە لەگەڵ حکوومەتی فیدرالی عێراق بگەینە چارەسەرێ دیارە هەنگاوێکی باش چارەسەری هەنێک کێشە کراوە بەتایبەت لە مۆزوعی مالی و ئەوانەی کە هەرێمی کوردستان بەڵام ئەمە کیفایەت نییە بەتایبەت کەرکووک و ئەم ناوچانە پێویستیان بە چارەسەرێکی بنەڕەتیە بۆ ئەمە من پێم وایە پێویستەکە هەموو لایەنە سیاسیە کوردەکان گەر لێرەش خلافمان هەبێ و لەگەڵ ئێمەیە لەم تەحالفە یەکنەگرنەوە پێویستەکە دوای هەڵبژاردنەکان بە بەرنامجێکی مۆحەدەوە لە عێراق بکەوینە گفتوگویەکی جددیتر بۆ ئەوەی چارەسەری کێشەی کەرکووک و ئەم ناوچانە بکەین من پێم وایە ئەو کاتە هەم هێزە ئەقلیمیەکانی جۆمان لێگرێ هەم هێزە نێودەوڵەتەکانیش باشتر بەڕاستی جۆمان لێگرێ بۆ نمونە ئێستا ئەوە تا هێزە تەحالفەکە تەحالفی نێودەوڵەتی بە ئاشکرا ئەڵێبا بە هێزی پێشمەرگەتان یەک بخەن بۆ ئەوەی کە باشتر ئێمە بتوانی داکۆچی لە هێزی پێشمەرگە بکەین باشە خۆ ئەمە پرسێکە خزمەتی کوردەکە بەڕاستی خزمەتی پێکاتەی کوردەکە ئەگەر تۆ باسی دەوڵەتی کوردی ئەەکەی باشە ئەمە یەک لە پێیەکانی دەوڵەتی کوردیە فەرموو دەوەرە هەنگاوێکت بنێ بۆ ئەمە کە تۆ هەنگاو بۆ ئەمە نانەی معنای وایە هەنێ دروشمەتەیە ئەو دروشمانە بەس بۆ مەساڵحی حزبی و وەکەرکووکیش وەکو پرسێکی نەتەوەی بەکارهێنی بۆ جوڵانی عەتفی هاوڵاتیەکانی بەڵام لە ڕووی واقعەکەوە نەهاتووی هەنگاوێکی جدی لەگەڵ لایەنە سیاسی کوردیەکان بنێن کە چۆن چارەسەری کێشەکان بکەین زۆر باشە ئەمەوێ لە ماوەی کەمتر لە خولەشێک دو سەرنج و پەیامی خۆتم پێ بڵێ کاک حەکیم سوپاس دەکەم من پێم وایە کەرکووک و ناوچە دابڕێنەرەوەکان ئەرچێکی نەتەوەی نیشتیمانیە لەسەر هەموو تاکێکی کورد و بەتایبەت لەسەر لایەنە سیاسیە کوردیەکان بەبێ جیاوازی بەتایبەت پارتی و یەکێتی کە زۆربەی جنگەکانی دەسەڵات چ لە هەرێمی کوردستان و چ لە عێراقی لای ئەوانە کارێکی هاوبەش بکەین بۆ ئەوەی کە چۆن وەسعی کەرکووک لەم وەسعە دژوارەی کە ئێستا تێژێ ڕزگاری بێ و قسێکی ترم لەسەر ئەم بابەتە ئەم ڕێکەوتەی کە ئەمڕۆ لە بینی بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان کراوە ئەم ئیتیفاقا پێم وایە خەریتەش ئەگۆڕێ کار لەسەرەوە بکەیت چۆن دوای ئەم ڕێکەوتەی خۆشمان لەگەڵ لایەنە سیاسیە کوردیەکان بەتایبەت ئەوانی کە ئێستا ناو کەرکووکی شەکەن ڕێکەوتنێکی لەسەر پرسەنەتەوە نیشتیمانیەکان ڕێکەوتنێک تیر بکەین بۆ ئەوەی کە چۆن وەسعی کەرکووک و ئەم منطقەیە بە قانجازی کورد بشێتەوە دەست خۆشکاک حەکیم مامۆستا حەسیبە دواوتە و پەیامی بەڕێز لەم بارێ یەکێتر لە گرنگیەکانی ئەم هاوپەیمانی کوردستان کە باسمان نەکرد بۆ داهاتووە بۆ ئەنجومەنی پارێزگاکانە بەم هاوپەیمانەتیە کە ئێمە بەشداری هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بکەینەوە جارێکی تر ئەتوانین لە کەرکووک لە مووسڵ لە دیالە لە سەلاحەدین بتوانین دیسان لەوێ پێگە و بوونی کورد لەو ناوچانە بسەلمێنین بەهێزەوە بیسەلمێنین و بە شێوازێک کە خۆمان بمانەوێت و بتوانێت گۆڕانکاری بێنێتە ئاراوە بتوانێت تەغیری ئەو واقع بکە کە لەو ناوچانە هەیە من دواوتەم ئەوەیە کە داوا لە حزب و لایەنە سیاسیەکانەکەم دەستبەرداری مەساڵح و بەرژەوەندی شخصیەکانیان بن دەستبەرداری مەساڵحی تەسکی حزبایەتیان ببن لە بەرژەوەندی کورد بابیر لە کورد بکەنەوە بابیر لەو قەزیە بکەنەوە کە ئێمە بە هەزاران
هزار شەهیدمان بۆ داوە بدەیان ساڵە ئێمە خەباتەکەین لە پێناو ئەم بابەتە چارە نووسازە لە پێناو قەزیەی کوردی پرسی کورد بە هەوڵ بدەن بۆ ئاشتکردنەوەی تاک بە تاکی کورد حکوومەت یاریێمی کوردستان تا ئەم لەحزەیە ئێمە بە حکوومەتی خۆمانی ئەزانین بەڵام خەڵک زۆر نیگەرانە خەڵک بە حکوومەتی خۆی زانیوە بەڵام زۆر زەرری کردووە و وەکو باوکێک مامەڵی لەگەڵ خەڵکەکە نەکردووە گرنگە کار لەسەر ئەو بکەن خەڵک ئاشت بکەنەوە تاک بە تاکی خەڵک ئاشت بکەنەوە و گوێ لە خەڵک بگرن و داخوازیەکانی خەڵک چییە جێبەجێ بکەن و ببێتە باوکێکی ڕاستەقینە بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان بە نەتیجە بۆ ئەوەی ئاهێک بەبەر ئەم خەڵکەیە بێتەوە و بتوانین لەم هەڵبژاردنە ئەم واقع بگۆڕین و بەڕاستی خەڵک زۆر ماندوو دەستخۆش سپاس بۆ مامۆستا حەسیب عەبدوڵڵا دامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە ستودیۆ لە بەرنامەی پانۆراما لەگەڵ ماوی هەر سپاس بۆ کاک حەکیم عوبێد ئەندامی جوواتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان کە لە ستودیۆکانمان لە شاری کەرکووک میوانان بوو. بەڵای بینەرانی بەڕێز ئەڵقێب شەوی پانۆراماتان پێشکەش کرا خواتان لەگەڵ.